لە سلێمانی نزیکەی 22 گۆڕستان بوونیان هەیە و زۆرینەیان لە ئێستادا شوێنی ناشتنی تەرمیان تێدا نەماوە. تا ئێستاش وادەیکردنەوەی گۆڕستانی نوێی سلێمانی دیار نییە. وەڵی بەنسبە شوێنی قەبر نەماوە، شوێنی قەبر نەماوە. سەر قەبرانەکان بەڕاستی یعنی زۆر چڕوپڕ بووە، جێگای قەبر نەماوە. کەیسەش جێکرێتەوە ناچاریە، زۆر ناچاریە. وەڵی داواکاری لە وەزارەتی شارەوانی و شارەوانی هەتا زوو ئەو شوێنە بکاتەوە شتێکی زۆر باشەکە، شتێکی زۆر چاکەکە و هەم بۆستە قەبرانەکەی ئێرە چڕوپڕە جێگان نەماوە. قەبر هەڵەکەنی قەبری بەرەکەوێ کون ئەبێ ئیتر شوێنی قەبری نەماوە شەڕی پێخۆشی. گۆڕستانێکی نوێ لە ڕۆژهەڵاتی سلێمانیەوە لە سەر ڕووبەری 182 زەوی دروست کراوە. وا بڕیاریش بوو لە مانگی شوباتی ئەم ساڵەوە گۆڕستانەکە بدرێت بە کۆمپانیایەکی کەرتی تایبەت و پرۆسەی بە خاک سپاردنی مردووان دەست پێ بکات. بەڵام بەهۆی بەرزیە و نرخی کە بۆ ناشتنی هەر مردوویەک داینابوو، شارەوانی سلێمانی گرێبەستەکەی لەگەڵ کۆمپانیاکە هەڵوەشاندەوە. سەرۆکی شارەوانی سلێمانیش ڕای دەگەیەنێت لە چەند ڕۆژی داهاتوودا جارێکی دیکە گۆڕستانی نوێی سلێمانی دەخەنە مزایەدەوە. گۆڕستانی نوێی سلێمانی خۆتە نەزان زۆر دەمێکە شوێن و مەکانەکەی بۆ تهدید کراوە دانراوە کە لە شێغۆی ساوایە، بەڵام گرێبەستێک کراوە، گرێبەستی مساتەحە کراوە بۆ کۆمپانیایەک بۆی کەس ئەو پرۆسەیە جێبەجێکە. بەڵام بەڕاستی ئەو پرۆسەیە ڕوبەڕووی ڕخنەی هاوڵاتیان و خەڵک و میدیاکانیش زۆر بووە، چکە بڕەپارەیەک دانرابوو بۆ ناشتنی مردووەکان زۆر بوو. بەڕاستی کە من لێرە دەست بەکار بووم لەو کاتانە بوو ڕخنەیەکی زۆر هەبوو. پرۆسەکەمان ڕامانگرت و لەگەڵ بە هەمانگی لە کۆبوونەوەی ئەنجومەنی شارەوانیە کە ئەو داوامان لە کۆمپانیاکە کرد کە بڕەپارەکە کەم کاتەوە. خۆیان ئەویش مافی خۆیەتی لە بەرامبەرە کە بتوانێت ئیلتیزاماتەکانی سەرشانی کەم کرێتەوە. هەوڵێکی زۆرماندا بەڕاستی ئەویش کۆمپانیاکە ژەر هاتەوە پێشەوە، بەڵام نەگەشینە ئەنجام لەگەڵیەکە لەبرەوە بە کۆدەنگی ئەنجومەنی شارەوانی سلێمانی بڕێدراکە و گرێبەست و پرۆسێ هەڵوەشێنرێتەوە و بانگەوازێکی تازەی بۆکەین بەپێی ئەو بڕەپارەی کە گونجاو بێ بۆ هەموو خەڵکەکە، کەویش ئەو بڕەپارەیە کە هەر زووتر لە ناشتنی تێچووی ناشتنی بڵێن مردوویەک بووە هەر بۆ بڕە بمێنێتەوە و بانگەوازێکی تازەی بۆکەین بەمەرج و ڕێنمایی تازە و ئەو کاتە بەکرێدانەکە ممکنە بڕی بەکرێدانەکە بە شێوازێکی کەمتر بێ بچێتە گرێبەستێکی تازەوە بانگەوازی بۆکەین لەم چەند ڕۆژە. بەرپرسی ئەنجومەنی قەبر هەڵکەنانی سلێمانی سپاردنی گۆڕستانی نوێی سلێمانی بە کەرتی تایبەت بە باش نازانێت لەبەر ئەوەی کە نرخی هەڵکەندنی گۆڕ زیاد دەکات کە لە ئێستادا 200,000 و گۆڕی منداڵیش 75,000 دینارە. هەروەها نانی دەیان کەسیش کە لەسەر هەڵکەندنی گۆڕا دەبڕێت و بێکار دەمێننەوە. وەکو کەرتی تایبەت شتێکی باش نییە بدرێ بە کەرتی تایبەت، بەس ئێمە ئاگاداری ئەوە نین. ئەوەی کە جوابی ئێمە دراوەتەوە لەلایەن بژنێسە قەبرانەکانی سلێمانیەوە ئەڵێ ئێوە ئەچنە ئەوێ و بۆ ئێوە دابین کراوە بچنە ئەوێ مردوی لێ بنێژن، بەڵام تا ئیستا هیچ جوابێکی فەرمیان بە ئێمە نەوتۆ. ئەگەر بێن بە کەرتی تایبەت بە تەئکید قەبر زا ئەکات و سعرێکی زۆری ژەخەنە سەر هاوڵاتیان، بەس ئیستا بە 200,000 بە بەرد و بلۆک و هەڵکەندنەکەیەوە. هەیە چەنەها هەیە ئەو خەڵکەکە لەگەڵای پارەی بۆ کۆکەنەوە، هەیە کفنەکەی بۆ ئەکردن پارەی نییە، هەیە هەر پارە نایەن کابرا لە کاکەوە 50,000 بێ بۆ کرێکارانە و تاو پارەنە نیەتی کابرکە نەبێت چی لێ مەجبوری گەرنی ئازاکەی و بڵێ خواهابیستکە. لە شاری سلێمانی لەگەڵ قێرانی نەبوونی شوێنی نیشتەجێبوون بۆ زیندوەکان، نەبوونی شوێنی بە خاک سپاردنی مردووەکانی سەری هەڵداوە. بە جۆرێک زۆرینەی گۆڕستانەکانی سلێمانی شوێنی بە خاک سپاردنیان نەماوە. نازانرێت کێ ڕێکەوتنی نێوان شارەوانی و کۆمپانیایەکی کەرتی تایبەت تەواو دەبێت و قوفڵی ئەم دەرگایە دەکرێتەوە و لێرە بە ڕووبەری 182 شوێن بۆ بە خاک سپاردنی مردووەکان دابین دەکرێت. ئاخۆ لە کاتی ڕێکەوتنەکەیانە نرخی 2 مەتر زەوی بە چەند 100,000 دینار دەبێت. ڕاستی حەمە ئەمین، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.